هێزەکانی ئاسایشی سلێمانی پشتبەستوو بە زانیاری ورد و بە دوواداچوون کارگەیەکی ساختەی لە قوتونانی مەوادی خۆراکی ئاشکرا دەکەن و پاش ڕەزامەندی دادوەر بە بڕیاری بەڕێوبەری ئاسایشی سلێمانی خاوەنەکانیان دەستگیر دەکرێن و ئاشکرا دەبێ مەوادی خۆراکی نزیک بەسەرچوو ماوەی تەمەنی 2 ساڵ درێژ کراوەتەوە و چەندین خۆراکیش بەبێ ڕەچەتەی تەندروستی و بەرچاوڕوونی هێنراوەتە کارگەکە و بە ناوی کۆمپانیای ترەوە ئامادە دەکرێ. هێزەکانی ئاسایشی سلێمانی بەشی ئابووری کۆگایەک ئاشکرا دەکەن لە سنتەری سلێمانی کە ئەم کۆگایە مەوادی خۆراکی وڵاتانی تێدا کۆکراوەتەوە کە نزیکە بەسەرچوون بووە. لێرە هەموو ئەم مەوادە خۆراکانە کە هی مارکەکانی دیکە بووە، هی کۆمپانیەکانی دیکە بووە دەرهێنراوە و قوتووی بۆ ئامادەکراوە و تەواوی پێداویستەکانی بۆ ئامادەکراوە و جارێکی تر لە قوتوو نراوەتەوە و بە ساختە ساڵ یاخود تەمەنی مەوادەکان 2 ساڵ درێژ کراوەتەوە و لێرە کار کراوە بۆی کە هەموو ئەم مەوادە خۆراکیانە جارێکی دیکە بخرێنەوە بە بازار. بەڵام خۆشبەختانە لەلایەن هێزەکانی ئاسایشی سلێمانی ئاشکراکراوە ئەم کارگەیە ئاشکراکراوە ئەوانەشی کە ئەم کارایان کردبوون دوای ڕەزامەندی و بە بڕیاری دادوەر دەستگیر کرا. طبعاً بە سوپاسەوە لەلایەن بەشە جیاجیەکانی بەڕێوەبەری ئاسایشی سلێمانیەوە ڕۆژانە ئەو شەوانە ئێمە هەواڵ و زانیاریمان پێگا لەسەر شتی ساختە و بوونی ساختە وەک پێشتر و چەندین جار و تومانە شەو ڕۆژمان خسۆتە سەر یەک بۆ لە پێناوی تەندروستی هاوڵاتیان و ئاسایشی خۆراک. سەبارەت بەم شوێنە زانیاریمان پێگەشت کە کارگەیەکی ساسە چەند ماوەیەکی زۆرە هەیە و بەڵام قاتی سەرۆی شوێنەکە چەند کرێکارێکی تێدایە و کاری تێکەن و کاری لە قوتونان ئەکەن. پاش بە دوواداچوونی وردو ئەوە هاتین سێرمان کرد چەند کرێکارێکی تێدایە خەریکی لە قوتونانی وشکەن لە جۆرەکانی برنج و نیسک و نۆک و قەرەخەرمان و هەموو ئەم بابەتانە مەوادە خۆراکی وشکەکان کە بەرواری بەسەرچوونیان نزیکە لە تەواوبوون لە ساڵی 2020 ئەمان ئەیکەنە قوتوو بووە بە لەزگەی کۆمپانیایەکە کارگەیەکی کە هی پەیوەندی نیە بە شوێنی منشە و ئەسڵەوە و 2 ساڵ لە تەمەنی بەسەرچوونەکەی زیاکەن. واتە ئەگەر 2020 بێت 2020 بێ ئەیکەن بە 2022 وەک ئەیبینن لە بەرچاوتانایە هەموو لە کیسە و لە گونیەیە ئەمان بەتاڵی ئەکەنەوە بە بەروارێک ساڵەکانی بەسەرچوونەکەی زیاکەن و ئەیکەنە قوتووی نیوکیلۆیی یاخود 1 کیلۆیی. سواسی ئاسایشی ئابووریەکەین کە ئەم دەستیان کرد بەسەر ئەم شوێنەدا. ئەم شوێنە لە قوتونانەکات ئەم فەردانە ئەهێنێت هەڵێ بچڕێ فەردەی وڵاتێکی ترە بە تاریخێک هەڵی ئەبچڕێت و ئیکاتە ئەم قوتوانەوە بە لۆگۆی کۆمپانیایەک و بە تاریخێکی تر واتە تاریخەکەی پێشەخات تەمەنی تاریخەکەی دەستکاری کرا تەمەنی ئەم خواردنەوەکو ئەم نۆکەگە بۆ نمونە باسیکەین درێژێکاتەوە بۆ نمونە ئەگە باسی ئەو لیمۆ بەسراویە بکەین تاریخەکەی سەیری بکەین 4 2021 لێرە ئەیکا بەچی ئەیکا بە 4 2022 وەکو ئەمە تا لێرە دیارە ئەیکا بە 4 2022 1 ساڵ تەمەنی درێژ کردوێتەوە کەواتە ئەگەر ئێمە بۆ نمونە لە 2022 ئەمە بخۆین ئەمە ئەکسپایر بووە یعنی بەپی ئەو تاریخی جوێنەکەی ئەکسپایر بووە ئەمەش لە ڕووی تەندروستی و گونجاویە. بەڵێ سەبارەت بە برنجەکەونەی من زانیاریم پێگەشت ئەم برنجە نازانرێ هیچ شوێوە هیچ
هیچ شتێکی پێوە نییە ئەو برنجەی کە کراوەتە قوتووەکە لەم جوێنیە بێناونیشانە نە تاریخی پێوەیە نە هیچ وڵاتێکی پێوەیە نازانین ئەمە بەسەر چوەیانە لە کوێشەوە هاتوو نازانین لەکوێ ئینتاج کراوە دێن ئەیکەنە ئەم قوتووەوە بەم لۆگۆیە ئەم لۆگۆی لێن ئەم لۆگۆی لێن لێرە شابەهۆی ئەم جیازەوە تاریخەکەی خەنە سەر ئیتر خۆیان بە ئارزی خۆیان تاریخی لێن کە ئەمە بەڕاستی لە ڕووی تەندروستیە هیچ گونجاو نیە و ڕێگە پێدراوی ئەوانە چی بوو کاگازار ئەوانە ئەمە لێرەدا ئەم ئەلەمنیۆمان داناوە بەو ئوتووە کەپسیەکەن ئەگەر بۆ نمونە ئەمە وەربگرین ئەگەر ئەمە وەربگرین سێرێکی ئەمە بکەین ئەمە ئاوا کەپسەکرێ بەو ئوتۆ کەپسەکرێ کە على ئاساس ئەمە لە شەریکە کەپسکراوە بڵێ کوالیتی باشە بە حسابی ئەم لۆگۆ و ئەم شتانە بێت بەڵام لە ئەساسا لەم بینایە ئەکرێت کە کەس نازانێت چییە لە ڕووی تەندروستی و ئەمانە مەترسیەکانی چی لە ڕووی تەندروستی وەکو باسم کرد ئەگەر بێت و ئێمە لە ئەوەی کە ئەوە باس کرد ئەگەر لە مانگی 2022 ئەو لیمۆ بەسراویە بۆی نێمە لە عنی کەواتە ئەکسپایر بۆ خواردومانە ئەمیش خۆراکیەکان ساڵە تا 2 ساڵ ماوەکان درێژکە هەیە ساڵێک و 9 مانگ هەیە 2 ساڵ درێژیان کردوتەوە لێرە درێژیان کردوتەوە بەهۆی ئەم لۆگۆیشان لیاوە کە ئەمە لە ڕووی تەندروستیەوە بە هیچ شێوە گونجاو نییە یەکێک لە نەخۆشیەکان کە ئێمە تووشمانە بێت لە ڕێی خۆراکی خراپە و تووشمانە بێت لە ڕێی خۆراکی بەسەرچوو تووشمانە بێت یەکێک لەوانە ئەم بابەتانێ کە ئێمە دایمە خواجەختی دیەکەینەوە ئەڵێن ئەو خۆراکانەی کە ئەی خۆن ماوە بەسەرچوو نەبێ با خواردنی خراپ نەبێ چکەگو باسم کە یەکێک لە هۆکارەکانی نەخۆشی ئەم خواردنە بەسەرچوو خراپانە. ئاشکراکردنی کاری قێزەونی ساختەی لەم شێوەیە لەلایەن ئاسایشی سلێمانیەوە ئەوە تەئکید دەکاتەوە ئاسایشی خۆراک و تەندروستی دووکای گرنگ و جێی بایەخی هێزەکانی ئاسایشن کە ڕۆژانە چاودێری بازاڕەکان دەکرێ بۆ ڕێگری لە کاری نایاسایی و نەشیاوی لەم شێوەیە ئەوەی بۆ ئاسایشش گرنگە هاوکاری بەردەوامی هاوڵاتیانە تا باشتر کارەکانیان ڕاپەڕێنن. کوردوعەلی گەلی کوردستان سلێمانی.